بەردەوامی نافەرمانی ژنان و پیاوانی ئازادی خواز لە دژی حجابی ئەجباری. بەپێی ئەو وێنە و هەواڵانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاوکراونەتەوە، ڕۆژی دووشەممە 24 ڕازبەر مەئمورانی ڕەژیم لە یەکێک لە شەقامەکانی شاری تەورێز پەلامار دەبەنە سەر ژنێکی لاو کە جلوبەرگی اختیاری لەبەردایە و دەیخەنە سەر زەوی و ئەزیەت و ئازاری دەدەن و ژنەکەش هاوکات لە ژێر دەستیاندا هاوار دەکات مەرگ بۆ خامنەئی، مەرگ بۆ دیکتاتۆر و بەرگری لە خۆی دەکات. مەئموراکان وەحشیانەتر ئەزیەت و ئازاری دەکەن و تا بێهۆش دەبێت لێ دەدەن و پاشانە و ژنە خۆڕاگرا بە بێهۆشی فڕێدەدەنە ناو ئامبولانسێکەوە و لەگەڵ خۆیان دەیبەن. هەر ئەو ڕۆژە لە ڕووداوێکی دیکەدا ئاتەش بە ئەختیارێکی تر بە قسەی ناخۆش و بێڕێزی پێکردن هێرش دەکاتە سەر دوو ژنی ئازادپۆش لە پارکێکی کەنار دەریا لە شاری دەسپۆل. ژنەکانیش ئازایانە لە بەرامبەری دادەوەستنەوە و زۆری لێدەدەن. پاشان بە کرێگیراوەکە پۆلیس ئاکادار دەکاتەوە و دێن دەست بەسەریان دەکەن. بەرپرسانی ڕژیم پێیان وایە ئەو کەش و هەوایەی کە لە ئاکامی شەڕی خۆکوژی حەماس لە دژی ئیسرائیل دروست بووە دەرفەتی ئەوەی پێبەخشیون کە دڕندانەتر هەڵسوکۆت بکەن. ئەو مرۆڤ کۆژانە بە کەڵگوەرگرتن لەو دۆخە ئاڵۆزە دەرهێنەری بەناوبانگ و ناڕازی داریوژ مەهرجووی و هاوسەرەکەی واتە وەحیدە محەممەدی فەریان وەک داریوژ فروهەر و هاوسەرەکەی پەروانە ئەسکەندەری ئەشکەنجەدا و چەخۆ ئاژینیان کردن. داریوژ مەهرجووی لەم ڕۆژانەدا دەنگی ناڕزایەتی خۆی لە دژی ڕژیم زیاتر بەرز کردبووەوە. وەحیدە محەممەدی فەریش هونەرمەندێک بوو کە وەک ژنێکی ئازادی خواز بە فەرمی حەجابی لەسەر خۆی لابرد و بوو بە نمونە. دوای شکستی ڕژیم لە سەپاندنی جلوبەرگ و حەجابی ئیسلامی کە شۆڕشی ژن ژیان ئازادی بە تەواوی ئاشکرای کرد، یاداوەری نمونە خەباتکارەکانی وەک وەحیدە محەممەدی فەر ئەو شکست و ناکامیە قوڵتر دەکاتەوە. دوای ئەو ڕۆڵە پێشەنگانەیە کە ژنانی لاو لە شەقامەکاندا و لە ڕوبەڕووبوونەوەی بوێرانە لەگەڵ بە کرێگیراوانی حکوومەتی لە بزوتنەوەی شۆڕژگەرانەی ژینا دابینیان، ئێستا ئەم ڕۆڵە لە نافەرمانی مەدەنیدا لە خۆیان پیشان دەدەن. ئەم بوارە ئێستا بۆتە یەکێک لە مەیدانە سەرەکیەکانی شەڕی کۆماری ئیسلامی لە دژی هەموو خەڵکی ئێران. کردەوەی ڕۆژانەی پۆلیس و ڕێشوێنە نوێیەکان ئەو ڕاستیە دەردەخەن کە ڕژیم دەزانێت لەگەڵ هەر پاشەکشەیەک سەپارەت بە سەپاندنی بە تەواوەتی حەجابی ئەجباری بەسەر ژناندا یەکێک لە پایەکانی خێوەتی حکومڕانیەکەی دەڕوخێت. هەر لەبەر ئەم هۆکارەیەکە بەرپرسانی جنایەتکاری حکوومەتی ئیسلامی لە پرسی سەپاندنی جلوبەرگی ئیسلامی بەسەر ژنان و تەنانەت پیاوانیشدا وەک ئامرازێکی سەرەکی بۆ سەپاندنی دەسەڵاتی سەرەڕۆ و دژە خەڵکی خۆیان کەڵگوەردەگرن. ئەوان هیوادارن کە لەو فەزایەی ئێستادا بتوانن تەرحی حەجاب و ڕێشوێنەکانی ڕەفتار و جلوبەرگی ئیسلامی لە زانکۆکان بە شێوەیەکی کاریگەرتر جێبەجێ بکەن. بەڵام ئەو کەش و هەوایە تازە لە فلستین دروست بووە بەم زوانە بە زیانی ڕژیم دەگۆڕێت. بەردەوام بوونی ئەو خەباتە ئێستا ئەوە دەردەخات کە ژنان بڕیاریان داوە لە هەر بارودۆخێکدا چ لە شەقامەکان و یان لە زانکۆکاندا تا شکست پێهێنانی هەوڵ و کردەوەکانی ڕژیم لەسەر نافەرمانی و خەباتی خۆیان بەردەوام دەبن. هاواری مەرگ بۆ خامنەئی لەلایەن ژنە ئازادی خوازەکەی تەورێز و لێدان و گاڵتەکردن بە مەئمورانی ئەمرێ بەمەعروف لەلایەن دوو ژنی دەسپۆل و خۆڕاگری ڕۆژانەی خوێندکاران تەنیا چەند نمونەیەکن لە خەبات و ناڕزایەتیەکانی ئێستا. بەڵام نابێ ئەوەمان لەبیر بچێت کە ژنان نابێ لە خەبات لە دژی یاسای عەفاف و حجاب، یاسا و ڕێساکانی ناوزانکۆکان و کردەوەی سەرکوردگرانەی مەئمورانی ڕژیم بە تەنیا بمێنەوە. خەبات بۆ یەکسانی نێوان ژن و پیاو، خەبات و ناڕزایەتی لە دژی حەجابی زۆرەمنێ و توند و تیژی دژی ژنان تەنیا پرسی ژنان نییە.
پێویستە منداڵ و برا و مرد و باوک و هاوپیشە پیا و دراوسەکانیش لە خەبا دژ بە ئاپارتایدی جیندەری و بەجیهێنانی یەکسانی نێوان ژن و پیا و پاڵپشت و هاوخەباتی ژنان بن. گرتنی وێنەی خۆڕاگری و ئازایەتی ژنان بەرامبەر بە لات و چەق و کێشە ئیسلامیەکان جاچە گەشتی ئێرشاد بێت یان گروپ و تاقمە مەزهەبی و ئاخووندە کۆنەپەرستەکان و بڵاوکردنەوەیان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پێویست و بەسوودە، بەڵام بەس نییە. ژنان پێویستیان بە پشتیوانی چالاکترا لەلایەن پیاوانەوە. تەنیا بەم شێوەیە دەتوانێت شەپۆلی نوێی هێرشەکانی ئێستای ڕژیم تێک بشکێندرێت و هاوسەنگی هێز بە زیانی کۆماری ئیسلامی و بە قازانجی خەڵک بگۆڕدرێت و مەرگی حەتمی ڕژیم نزیک ببێتەوە.